لە باشووری کەرکووک هێزەکانی پێشمەرگە و حەشدی شەعبی سەنگەرەکانیان بەرامبەر یەک تند کردووە. کاردانەوەکانی بەختاش بەرامبەر ڕیفراندۆمی هەرێمی کوردستان تا دێت ئاڵۆزتر دەبێت. هاوکات شارەزایانی بواری سەربازی هۆشیاری دەدەنە بەرپرسانی هەرێم کە بژاردەی شەڕ وەلاوە بنێن و هەوڵەکانیان بۆ گفتوگۆ لەگەڵ حکوومەتی ناوەندی چڕ بکەنەوە. جارێ چاوەڕوان نەکراوە کە چیتر ڕوادات، نازانی چیتر ڕوادات. ئێمە هیوادارین کە دۆخەکەی هێور بێتەوە، هیوادارین کە لێرەدا ڕاوەستێت، هیوادارین کە لەوە زیاتر دەستکەوت لە دەست نەدەین و هیواداریشن کە ئەو لایەنانەی ئەم دۆخەیان خوڵقاندووە بە شێوەیەکی شوێنەیی و بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ئەمە بکەن. لە هەمان کاتیشە داوا لە بەرپرسانی بەغاکەین چیتر لەمە زیاتر تەسعیدی و بارودۆخەکە نەکەن، چونکی بە ئاکام شەڕ ئەگەر بێت و ڕوو بدات نەک تەنها هەرێمی کوردستان زەرەرەکات بەڵکو حکوومەتی عێراق و هاوڵاتیانی عێراقی بە گشتی زەرەرەکەن. وفد السیاسی من ئەقلیم کوردستان ئەگەرچی حەیدەر عەبادی لە لێدوان و پەیامەکانیدا ڕەتی کردوێتەوە بژاردەی سەربازی بەرامبەر هەرێمی کوردستان بەکار بهێنێت، بەڵام بەشێک لە بەرپرسانی کورد و ڕاگەاندنەکانیان کار لەسەر بڵاوکردنەوەی ترس و خۆشکردنی ئاگری شەڕ دەکەن. لە لایەکی تریشەوە سۆڕانی بواری سەربازی هۆشیاری دەدەن و دەڵێن شەڕ لە بەرژەوەندی هیچ لایەنێکدا نییە و هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکاش ڕێگە بەڵگیرساندنی شەڕ لە ناوچەکەدا نادەن. سەدام ئەمریکەکان ڕوخاندیان گنامانی حکومەکانی سێش لە حکم نابوون. ئەمریکەکان قسەی ئەوەڵ و ئەخیریشیان هەیە لە مەسەلەی ئەمن لە عێراق تێک نەچێ. ئەمەوەکو سووریا نیە، سووریا ڕووسەکان زیاتر قسەیانتیا هەیە. ڕاستە ئێران لە قەراری عێراقا زۆر نفوذی هەیە، بەڵام ئەمریکەکان زۆر گرنگن لە شەڕی داعش دەوری زۆر مهمیان بینی، لە تەنسیقی بینی ئێمە و بەغا دەوری زۆر گرنگیان بینی. پێم وایە لە مەسلحەت ئەوانیش نییە وەزعەکەتێک بچێ و ئەمڕۆ وەزارەی خارجیە و دوێنێش وەزارەی خارجیە تەکیدیان لەسەر گفتوگۆ کردەوە و ئەوەی کە ئەزمە دروست نەکرێ و هەردوو لا پەنا بوون بۆ حوار ئاخرەکەشیان لێ بێوابێ. لەگەڵ هاتنی ڕێکخراوی داعش بۆ ناوچەکە پێشمەرگە توانی بەخوێن سەرجەم ناوچە کوردستانیەکان ئازاد بکات. لەو پێناوەشدا سەدان پێشمەرگە شەهید بوون، بەڵام بەهۆی هەڵەی بەشێک لە بەرپرسانی کورد و سەرهەڵدانی گرژیەکانی باشووری کەرکووکیشەوە لە ئێستادا مەترسی لەسەر ئەو ناوچە ئازادکراوانە دروست بووە. بۆ پاراستنی ئەو ناوچانەش شارەزایانی بواری سەربازی جەخت لە سەرکردنەوەی دەرگای گفتوگۆ لە نێوان هەولێر و بەغداددا دەکەنەوە. ئیحسان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.